الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا وسيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. أما بعد، فإن خير الحديث كلام الله، وأحسن الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وإن شر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. ثم أما بعد. مسلمان خۆشەویستەکان، یەکێک لە دروشمە جوانەکانی مانگی ڕەمەزان بریتیە لە زیندووکردنەوەی شەوانی مانگی ڕەمەزان بە شەونێژ و تەراویح، کە مانگی ڕەمەزان بەمەوە زۆر جوان دیارە، بەمەوە زۆر جوانە بێ ئینسانی ئیماندار لە دوای ئەوەی کەوا لە بەیانیەوە تا ئێوارە بە ڕۆژ و بووە بۆ خوای تەبارەک وەتەعالا و سەبری گرتووە، ئەم ڕۆژگارەی بە عیبادەت و خواپەرستی بەسەر بردووە بۆ ئەوەی کەوا عیبادەتەکەی زۆر جوانتر بێ و لای خوای گەورە زۆر خۆشەویستتر بێ و ئەم عەبدە زیاتر لە خوای گەورە نزیک بێتەوە. ئەوەیە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە سنەتی قەولی و فعلی بۆی داڕشتوین کە شەوەکانی ئەم شەوانەش زیندووکەینەوە بە شەونێژ، بە تەراویح کە لە دوای عیشاوە دەست پێکا و مەعروفی لای هەموو مسلمانێکە. پێغەمبەری خوا فەرموویەتی عليه الصلاة والسلام: من قام رمضان إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه. رواه البخاري ومسلم. هەر کەسێ شەوانی مانگی ڕەمەزان زیندوو بکاتەوە بە شەونێژی تیا بکە، ئیمانن واحتسابا، ئیمانی بەوە هەبێ کە ئەمە عیبادەتێکە و لە خوای گەوری نزیکە کاتەوە، وابزانێ کە ئەمە عیبادەتێکە بەهۆیەوە خوای تەبارەک وەتەعالا لە گوناهەکانی خۆشە بێ، نەک وابزانێ کە ئەمە عورفێکە و هەموو خەڵک ڕوو لە مزگەوتەکەن و مزگەوتەکان قەرەباڵغە بێ، ئەمیش پێویستە لەگەڵ ئەو خەڵکیا بڕوا ئەوان چیەکەن لە حەرەکات و سەکەنات ئەمیش هەمان شت ئەنجام بدە. نابێ وەکو عورف و عادەتێک تەماشای بکە، بەڵکو ئیمانی هەبێ کە ئەمە سنەتی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم، ئەمە عیبادەتێکی عەزیمە. واحتسابە، و هەروەها چاوەڕی ئەجر و پاداشتەکەشی بکا لای خوای گەورە، بە ئومێدی ئەوە بێ کە خوای گەورە بەهۆی ئەم عیبادەتە جوانەوە، بەهۆی ئەم شەونێژەوە خوای گەورە لە هەموو گوناهەکانی خۆشە بێ. ئەگەر وابێ بەم شێوەی بیر بکاتەوە، کاتێ هەنگاو هەڵ ئەهێنێ بەرەو مزگەوت و شەونێژ و تەراویح، ئەمانە پاڵی پێوە بنێ بەم ڕوحیەتەوە بێ بەرەو مزگەوت، غفر له ما تقدم من ذنبه. ئەوە جائزەکەی و پاداشتەکەی ئەوەیە لە کۆتاییە خوای تەبارەک وەتەعالا لە سەر جەم گوناهەکانی دەبورێ، لە هەموو گوناهەکانی خۆش دەبێ، هەموو گوناهەکانی دەسڕێتەوە خوای تەبارەک وەتەعالا، کە ئەناو هیچ گوناهێکی نەکرد بێ، بەڵکو خوای گەورە بە فەزلی خۆی یوبەدل الله سەیئاتیهم حەسەنات، ڕەنگە هەر ئەو خراپانەشت بۆ بکا بە چاکە. ئەگەر بزانێت تۆ بە دڵێکی صاف و بێگەردەوە بە ڕاستگۆیەوە ڕوود لە خوای تەبارەک وەتەعالا کردووە و دڵسۆزی لە ئەنجامدانی ئەم عیبادەتە، تەنها لەبەر خۆشەویستیت بۆ خوای تەبارەک وەتەعالا و نزیک بوونەوە لە خوای گەورە هەڵەسی بەم عیبادەتە عەزیمە. شەونێژی عیبادەتێکە سیفەتی پێغەمبەران بووە، عیبادەتی پیاوچاکانە، عیبادەتی پێغەمبەرانە، وەکو خوای گەورە دەفەرمێ: كانوا قليلا من الليل ما يهجعون وبالأسحار هم يستغفرون. متقیەکان بەهەشتیەکان سیفەتیان وابووە کە موحسین بوون، وەکو لە سوورەتی ذاریاتە خوای تەعالا دەفەرمێ. ئیحسان و چاکەکاریەکەشیان یەکەم سیفەت خوای تەعالا کاتێ باسێکە ئەفەرمێ: كانوا قليلا من الليل ما يهجعون. بەشێکی کەم لە شەو دەخەوتن، باقی شەوەکانیان زیندوو ئەکردەوە لە خزمەت خوای تەبارەک وەتەعالایە ڕائەوەستن. و عائیشە ڕضا و ڕەحمەتی خوای لێبێ باسی حاڵی پێغەمبەرمان بۆ کە عليه الصلاة والسلام کە شەوەکانی چۆن بەسەر بردووە. دەفەرمێ: كان النبي صلى الله عليه وسلم يقوم من الليل حتى تتفطر قدماه. ئەوەندە بە شەوان دەمایەوە لە خزمەت خوای گەورەیە، ئەوەندە بە پێوە ڕائەوەستا لە نوێژەکانیە، لە شەوانە، لە شەو نوێژەکانیە، تا ئەو کاتێک کە پێ پیرۆزەکانی دەئاوسا. ئەفەرمێ: منیش دەموت یا رسول الله صلى الله عليه وسلم ما هذا، بوا لە خۆتەکەی
بوا بسر خود ديني وقد غفر الله لك ما تقدم من ذنبك وما تأخر خۆتۆ باشە زانی خوای گەورە لە گوناهی ئەوەڵ و ئاخرت خۆش بووە لەسەر جەم تاوانەکانت خۆش بۆ خوای گەورە باشە بووە لە خۆتەکەی بووە خۆت ماندووەکەی بۆ ئەوە بە پێوە لە شەو نوێژەکانە ڕائەوەستی پێغەمبەریش لە وەڵامای فەرموو عليه الصلاة والسلام ئەفەلا أحب أن أكون عبدا شكورا کەوا بۆ منیش نابێ عەبدێکی سوپاس گوزاری خوای گەورە بم کە خوای گەورە لە گوناهەکانم خۆش بوو بێ منی گەیاند بێتە ئەو مەقام المەحمودە ئەو پلە بەرزانە دەی نابێ منش سوپاسی خوای گەورە بکەم بۆی کە شەوان هەستم شەو نوێژی بۆ بکەم ئەها پێغەمبەر عليه الصلاة والسلام ئەفەرمێ ئەگەر دەتەوێ سوپاسی خوا بکەی لەسەر نیعمەتەکانی بەسەرتەوە هەستە شەو نوێژی بۆ بکە ئەوە مانە و مەفهومی حەدیسەکەی پێغەمبەر وایە عليه الصلاة والسلام تۆشەی عەبدی مسلمان خوای گەورە نیعمەتی زۆری بەسەر تا ڕژانوە ئەوەندەی بەسەرتەوە هەیە کە ناتوانی بیژمێریت لە ناز و نیعمەت کە ڕژانوێتی بەسەرتا ئایا ئەمە قابیلی ئەوە نییە کە تۆ لە شەوانە هەستی شەو نوێژ بۆ خوای تەبارەک وەتەعالا بکەی لە دوایەوە کە نوێژی عیشات کرد هێز بە خۆت بدەیت خۆت ڕابێنی خۆت ڕابگری لە بەرامبەر ئەوەی چەند ڕکعاتێک بۆ ڕەب العالەمین ئەنجام بدەی و تەراویحەکانت بڕێک و پێکی ئەنجام بدەی بەڕاستی خوای تەبارەک وەتەعالا شایستەیە لەوە زۆر لەوە زیاتری بۆ بکرێ خوای تەعالا شایستەیە بۆی کە لەو ڕۆژەی کە بووین لەدایک تا ڕۆژەی ئەمرین سەرمان لە سوزدە بێ بۆی بەڵام لە تااقەتمانە نییە بۆی خوای گەورە لە سەرمان واجبی نەکردووە کابوو ئەم چەند ڕکعاتەی کەوا لە دوای نوێژی عیشا و دەست پێکا لە شەوانی ڕەمەزانە دان بە خۆتانە بگرن ئەجر و پاداشتێکی عەزیم تۆمارەکەن بۆ دەیسەلمێنن کە ئێوە بەڕاستی سوپاسگوزاری خوای تەبارەک وەتەعالان هەر بەوە ناوەستن کە فەرزەکان ئەنجام بدەن خۆشەویستی خوای گەورە بەو بەدەست دێ کە لە دوای فەرزەکان سونەتیش بەدوایە بێ هەر بە نوێژە فەرزەکانەوە نەوەستی نوێژی سونەتیشی بەسەرابێنی وەکو باسمان کرد نوێژی تەراویح ئەنجام بێ لە دوای نوێژی عیشاوە لە هەموو شەوانێکی ڕەمەزانە إن ناشئة الليل هي أشد وطئا وأقوم قيلا أو پیاوەی کە شەو نوێژ پەروەردەی ئەکا و گەوری دەکا ئەو پیاوەی کە لەناو شەو نوێژا گەشە ئەکا ڕوحی شەو نوێژ لەناو دڵیایەتی تام و چێژی لە شەو نوێژ وەرگرتووە و لە تەراویحەکان وەرگرتووە ئەشەد وەطئا وأقوم قيلا کەسێکی بەهێزە کەسێک کە توانای ئەوەی هەیە کە نەفسێ لە بەرامبەر ناڕەحەتی و ناخۆشیەکانە کەسێکە شایستەیە بۆی کە چەند باری قورسی لێ بنی تەحەمولی بکە و هەڵی بگرێ و ئەرکی گەورەی بسپێرە و لێی مەترسە چونکە هەرگیز و هەرگیز ناپسێ ئەمە کەسێکە کە لە گوناه و تاوان بە دوورە بێ ئەم کەسە هەستاوە بە پیشەی پێغەمبەران کارێکی زۆر جوانی کردووە کە پیشەی پیاوچاکان و ساڵحینە ئەم شەو نوێژە عیبادەتێکە کە خوای تەبارەک وەتەعالا لە قورئانە مەدحی کردووە کەوا بوو با ئێمەش پێی هەستین بە جوانترین شێوە ئەم عیبادەتە ئەنجام بین گەنجەکان لە جیاتی ئەوەی کەوا کاتەکانتان لە شەوانی ڕەمەزانە لە چایخانە و قاوەخانە و لە گازینۆ و کافتریا و بە دیار دۆمینە و تاوڵە و سین و زەرفەوە سەرف بکەن کاتەکانتان بەوە مەکوژن وەرن لە خزمەت خوای گەورەیە ڕابوەستن 4 ڕکعات نوێژ بۆ ئەو ڕەب العالەمینە بکەن بەختەوەری و سەعادەتی ئێوە لێرەیە وەرن ئێرەش تاقی بکەنەوە بزانن هەست بە بەختەوەری دەکەن یان نایکەن کەوا بوو مسلمانە خۆشەویستەکان با پێکەوە بە ئافرەت و پیاوان ڕوو لە مزگەوتەکان بکەین مزگەوتەکان قەرەباڵغکەین بە ڕوحێکی ئاسوودەوە لە خزمەت خوای گەورەیە ڕابوەستین نوێژی بۆ بکەین نوێژی تەراویح ئەنجام بدەین لەم عیبادەتە غافڵ مە من مسلمانە خۆشەویستەکان هەر کەسێ لێی غافڵ بێ و لێی بێ ئاگا بێ ئەوە لە خێرێکی زۆر گەورە مەحروم بووە لە ڕۆژی قیامەتە زانێت چەنە زەرمەندە داوام وایە لە خوای گەورە بەناوە جوانەکانی بە سیفەتە بەرز و پیرۆزەکانی ڕامان بێنێ لەسەر نوێژکردن لە خزمەتیە وامان لێ بکە شەو نوێژ و نوێژەکانمان لامان خۆشەویست و شیرین بێت ببێتە بیلبیلی چاوەکانمان لە هەموو شتێک لامان شیرینتر بێ لەم دنیاە ئەو کاتی کە چینە ناو نوێژەکانمانەوە وامان لێ بکا کە بچینە ناو باخێک لە باخەکانی بەهشتەوە آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله وسلم وبارك على محمد وعلى آله وصحبه أجمعين وجزاكم الله خيرا
والسلام عليكم ورحمة الله وبركاته. شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان